مامۆستای بەڕێزم یەکێک لە بەشداربووان ئەڵێ چۆن وا بکەین کەسێکی لەسەرخۆبی لە هەموو کاتێکە و کۆنتڕۆڵی تووڕی خۆمان بکەین. وڵی کۆنتترۆلی تووڕێی ئەکرێ بەڵام بڵێ لە هەموو کاتێکە معقول نییە. ئەزانی چوانە وەکوای بڵێ من ئەمێ هەموو کاتێ دڵم خۆش بێ ناکرێت ئینسان جارێ بەبازێش دڵی تەنگەوێت. وەکوایە بڵێ من ئەبێ حەدیث پێ نەکەنم لە ژیان ناتوانانی ئینسان پێک واتە قسەکە لەسەر ئەوەیە کۆنتترۆلی تووڕێی ئەوە نییە تووڕێی نەهێڵی ئازیزان لە NLP قسەیەکی جوان هەیە ئەڵێ جاری وا هەیە ڕەفتاری بەرامبەر بە تووڕەیەکی تۆ باشە بێت ئەبێ بزانێ بەرامبەرەکەت کا ئەم شتت پێ ناخۆشە بە تووڕەی جاری وا هەیە لە تووڕەیەکەتا دەرەکەوێت کە ئەم شتت پێ ناخۆشە جاری وای تۆ ئەتەوێ بە بەرامبەرەکەتی بگەێنی کە ئەم شتەی ئەو غەڵەتە بێ تۆ دیار بێت کە تووڕەی بەڵام ڕفتاری ناشرینکەی لە کاتی تووڕەیە و لە کۆنتترۆل دەرچی و شت بشکێنیت و جنێوبەی خراپ ئەگینا هیچ دەروونزانێک نییە بڵێ تووڕەی خراپە تووڕەیی کاردانەوەیەکە ئینفعالێکە ئەگەر سنووری تیانە بەزێنی تووڕەی مەحقولە یعنی هەموو ئینسانێکی عاقڵ زیرەک هەر لە ژیانیان تووڕابێ هەموو ئینسانێکی من تا ڕادێکی زۆر ویستمە لە ژیان وای هێمن و ئارام تووڕەژە بم یعنی پێغەمبەران تووڕە بوون عالمەکان تووڕە ئەبن کورە دەروونزانەکانیش تووڕەبوون ئاساییە بەڵام زۆر زوو تووڕە ببی خراپە ئەگەر زوو تووڕە ئەبی لەوە چه کالیسیۆمە کەم بێت ئەبێ بڕۆی ڤیتامین دی بخۆی حەبی کالیسیۆم و ڤیتامین دی بخۆ باشە بی ئەمە چییە زوو دڵت داگیرە و تۆڕەبی دوو عادەت و خووە تۆ ئەبێ عادەت و خۆکانە باشکی لە کۆرسی NLP زۆر شتم باس کردووەکە ئەو شتانی پێ چارە سەرەکرێ شتێکێ بە ناوی یاسا کەسیەکان تۆ یاسای کەسی ودانا وەڵا نەفرێ وا بڵێ هەڵەسنەوە بۆی ئێدی ئەبێ ئەم یاسایە و بگۆڕی وەڵا گەروای وت شوێنەکە بەجێ خی گەورە فەرمیێگەر شتی قسەی غەڵەتیان کرد بەرامبەر بەخوا بڕۆ شوێنەکە بەجێ بێ نێو تۆ هەڵسەرە خۆ تووڕەکە و بکێشە پیانە وانە ئەڵێ ئەستن پیان ئەڵێ گەر جاهیلەکان این بوو تۆ سەلامیان لێ بکە قالوا سەلامە تاو لە مەجلیسیان نبووی کات نەسەر گاڵتەکردن بەخوا و بە پێغەمبەر و قورئان بڕۆ بەجێیان بێڵە نەیوت تۆ هەڵسەرە بۆیان و لیان تووڕە بوو کاردانەوە بنوێنە بە ناوی خوا و تف بکە و جنێ و بە و کۆمنتی ناش نەیوتوە وتی بەجێ بێڵە پۆستێکە ناشرینە ڕیپۆتیکە و بەجێ بێڵە بۆچی کۆمنتێنی جنێ کەواتە تۆ ئەبێ کۆنتترۆلی خۆتکەی لەوەی کان لە حەدی ئاسایی دەرنەچێت هیوایە زۆر تۆڕابێک شتی زۆر خراپەکە هیوایە تۆڕە بەش تەشکێن سەی ناشرینەکە بەرامبەرەکەی دوای لە بیری ناچێت کەواتە تووڕەبوون خۆت باشکە ئەو بابەتی کە باسمان کرد خۆناسی زۆر مهمە انشاءالله لێوە دەست پێ